ئاگربەس ڕاگەیەنرا و شەڕ بۆ ماوەی 2 هەفتە ڕاگیرە. بۆ ئەوانەی تازە لە خەوەستاون با بە کورتی پێتان بڵێم شەوی ڕابردوو چی ڕوویدا. پێش هەموو شتێک ئەمڕۆ چلەی سەرهەڵدانی جەنگی ئێرانە، واتە 40 ڕۆژی ڕێک تێدەپەڕێت بەسەر یەکەم ڕۆژی دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. کاتژمێر 1 شەو چەند خولەکێک پاش کاتژمێر 1 بەرەبەیانی ئەمڕۆواتە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند. 2 کاتژمێر کەمتری مابوو بۆ کۆتایی هاتنی وادەکەی ترامپ. دۆناڵد ترامپ وتی پێشنیارێکی دەخاڵیم لەلایەن ئێرانیەکانەوە پێگەیشتووە و پێی ڕازی بووم و منیش بڕیارم داوە بۆ ماوەی 2 هەفتە هێرشەکان ڕابگرم. وەگەزانین سەرۆکوەزیرانی پاکستان چەند هەفتەیەکە لە هەوڵی بەردەوامدایە بۆی ئەمریکا و ئێران قایل بکات هێرشەکانیان ڕابگرن و بێنە سەر مێزی دانوستان. دوجار شەوی ڕابردوو بە ئامانجەکەی گەیشت و بڕیارە هەینی داهاتوو هەردوو شاندی دانوستانکاری ئێران و ئەمریکا لە ئیسلاماباد پایتەختی پاکستان کۆ ببنەوە. دوای ئەم قسانەی ترامپ، عەباس عێراقچی وەزیری دەرەوە ئێران پێشنیارە دەخاڵیەکەی خۆیانی بڵاو کردەوە و ڕایگەیاند بەڵێ ڕێکەوتوین لەسەر ئاگربەست. دوای ئەم قسە و باسانە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێران سەرکەوتنی ڕاگەیاند و وتی ئەمریکا بە مەرجەکانمان ڕازی بووە، کەواتە ئێمە سەرکەوتوو بووین. یەکێک لە مەرجەکانی ئێران بە قسەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەوەیە کە ئەمریکا ڕازی بووە هەموو سزاکانی سەر ئێران هەڵبگرێت و قەرەبووی شەڕی ئێرانیش، واتە قەرەبووی زیانەمادیەکانی ئێران لەم شەڕەدا بکاتەوە. دواتر ئەمریکا ڕازی بووە کە هەموو هێزەکانی لە ناوچەکە بکشێنێتەوە. ئەمانە هەمووی ئەو مەرجانن کە ئێران چەند ساڵێکە داوانەکات. بەڵام ئەوان باسی ئەوە ناکەن کە خۆیان دەیانگوت ئێمە بە ئاگربەستی کاتی ڕازی نین و دەبێت شەڕ بە تەواوەتی ڕابگرێت. لە بەرامبەردا ئەمریکا دەڵێت نەخەیر، هیچ دوانیە ئێمە سەرکەوتنمان بەدەستێناوە، چونکە ئۆپەراسیۆنەکان ئامانجەکانیان بەدی هێناوە و ئێرانیش ڕازی بووە گەروی هورموز بکاتەوە، کەواتوو براوە ئێمەین. بەشێک لە شرۆڤەکاران پێیان وایە کە هەر سێ لایانی شەڕەکە، واتە ئەمریکا و ئیسرائیل و ئێران لەم شەڕەدا هیلاک بوون و بۆیە دانهەوێت لە ماوەی ئەم 2 هەفتەدا خۆیان ڕێک بخەنەوە. بەشێکی تریش دەڵێن نەخێر، ئەمە سەرەتایەکە بۆ کۆتایهێنانی یەکجارەکی شەڕ و چیدی ئەم وڵاتانە پێک هەڵ ناپڕژێنەوە. بۆیە جیهان چاوەڕە دەکات بزانین لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا چی دەگوزارێت و هەینی داهاتوو دانوستانەکان چیان لێ سەوز دەبێت. بۆ ئاگاداربوون لە دوایین گۆڕانکاری و پێشاتەکانی کوردستان و ناوچەکە چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی 964.